لەو ماوەی 15 ساڵە پێشترش وتە من کارەکەم ئەم شتە ڕووی نەداوە نانی بەس یەک بانگەواز بکەین 200 نەفەر دێتە سەر ئاو باسی بەلەمەکەی 3-4 بەلەم دێتە دەمتەوە باسی ئۆکسیجن و غەواسەکەی لەبەردەستە گۆمە ئەگەڕێ بەڵام ئەم زەلامە ئایا کەوتۆتە ژێر شتێک گیری خواردبێت چییە چۆنە نازانین. کاکەن وەرسڵاو لێ بەم ڕۆژ 16 ڕۆژە بۆ گەڕان بە دوای تەرمیە و گەنجەیە کە لە ڕووباری سیروان خنکە گەڕانەکان بەکوێ گەیشتووە هیچ گۆڕانکارێکی تازایە. بەڵێ بەخێر بێن دیارە مەودایەکی تێپەڕان ماوەیەک تێپەڕان 2 هەفتە زیاتر خۆتواتەنی تایسە ئێمە شتیوا لە ڕووبار لە سیروان نەبوو سیروان ئەوە هەڵناگرێت کە بڵێ جنازە بخایەنێت ئللا لە شوێنێک سەر هەڵدا گاوانێک شوانێک پەیوەندیمان پێوەکە بەڵام ئەم جارەیان دیارە چەند پرۆژەیە کراوە چەند کارگەیە کراوە هەرچی پاشماوەیان هەبووە فڕیانداوەتە ئەم ئاو کناری ڕووباری سیروان ئێمە ئیستا ئەو شوێنانەی کە گومانمان لێ هەبووە گەڕاوین تەنیا ئەم کۆرنیشی ماری نەماوە دوێنێ تا درەنگی ئێوارە خۆم لێوە بوومە نانی خەڵک تاقیە کردەوە دارە ماسیحەیەک شتێکی کردە بن کاژەکەەوە هەر ئەڕۆشت بەڵام ئێستا ئاو دای پۆشیوە ئێمە ئەمانەوێت ئەم کۆرنیشە وشک بکرێت لە حاڵەتێکە چەند ڕۆژێکە ئەم برادرانەی خێرخوازانانە کە حەفارە و ئالیاتیان پێەیە ئێستاش پێویستیان بەوە بوو گاز و شت بە بەلەم بۆمان گۆزایەوە بۆ ئەو دی و ئاوکەمان بۆ ببڕێ ئەگەرم ئاوە ببڕێت و ڕێڕەوی ئاوەکە بخاتە ئەو دی و ئەم بنیک مارینا چۆڵ ئەبێت کە چۆڵ بوت ئەو کاتە هەنێ شوێنی هەیە 5 متر ڕەنگە بێتە 3 متر ئێمە ئەتوانین بەس ئاوەکە نەڕوە تیژایەکی خێرایی نەبێ ئەتوانین بە ئۆکسسیجینیش ئەو شوێنە دابەزین یان بە پێ تاقی بکەینەوە هەوڵێوەمان داوە ئەم برادرانەش قسووریان نەکە فەخیرات چەند ڕۆژێکە دیارە شانەشانی ئێمە ماندوو بوون و خەریک ئیشەکەن بەڵام دیارە ئەمڕۆ ئاو زیادی کردووە تۆزێک ڕەنگە کات بخایەنێت تاکو ئاوەکە بگۆڕێتەوە ئەگەر کاتیش بێت ئاوەکە ببەستن ئێمە ئەتوانین ئیشی خۆمان بکەین. کاکەنوەر لە ماوەی ئەزمموی کارکردنی خۆتا هەبووە لە ڕووباری سیروانە لە سنووری گەرمیانە تەرمێکەوە نەبخایەنێت لەو ماوەی 15 ساڵە پێشترش وتە من کارەکەم ئەم شتە ڕووی نەداوە پێشتر ڕەنگە پێش من 20 ساڵ بەلێ ئێستا کەرەسە نەبووە مەلەوان زۆر نەبووە ئالیاتمان نەبووە وەکو بەلەم و ئۆکسسیجن و ئەوشتانە بەڵام ئێستا هەموو شتێک هەیە نانی بەس یەک بانگەواز بکەین 200 نەفەر دێتە سەر ئاو باسی بەلەمەکەی 3-4 بەلەم دێتە دەمتەوە باسی ئۆکسیجن و غەواسەکەی لەبەردەستە گۆمە ئەگەڕێ بەڵام ئەم زەلامە ئایا کەوتۆتە ژێر شتێک گیری خواردبێت چییە چۆنە نازانین. باشە گومانتان نییە کە ئاوەکە تیژای ئاوەکە بردبێتیان لەم سنوورە نەمابێ تەرمەکەی واللهی حاڵەتێکی ئاوان بووە ئێمە 4-5 ساڵێک لە ماوەی 56 ساعت لەم گازینەوە تاکو دەکە جنازە بردووە یەک حاڵەتی وا بووە ئەوەشە زۆر دەگمەنە ئەگەر حاڵەتێکی واش بێت ئەگەر حاڵەتێکی شوا بێت لە حاڵەتێکە جوتیارن شوانن پەیوەندیمان پێوەکەن تاکو ئەگاتە حمرین خەڵک و دۆستمانەیە لەبەرەوە ساڵانە ئەوان ڕووداوێنە بێ ئێمە چینەهانایان و ڕەخەمیان لامانە ئاگامان لە یەکتریە پەیوەندیمان بەیەکەوە هەیە لەو حاڵەتە ئەوانش ئاگادارمانەکە عادەتەن جنازە ئەگەر بگاتە 10 ساعت بەس هەڵداتە سەر ئاوەکە لەبەرەوە تا ئەچیت تاکوڵە جۆ ئەڕۆی هەر ڕاوچی ئەبینیت فەلا هەبینی بە کناری ئاوەکەەوە خەڵک بۆ گەشت و گوزار دێت خەڵک ئەبێت لەو کاتە ئەگەر بڕات ئاگدارمانکە بەڵام گومان ناکەین ئەمە ڕۆشت بێت ئەگەر هێز بیبات سیروان مەزەنەیتیانە بەڵام لەم حاڵەتە زەحمەتە ئەگەر یەگیری خواردبێت لەبەرەوە مەوداکە زۆری خایان کاتەکە زۆری خایان 2 هەفتە زیاتر ئەبێت جنازەکە بە ئەتیادی هەڵدا بەڵام لە حاڵەتێکە گیر بکات تا ئیسە دیار نییە.